یاریتان باش و سڵاتان لەبێت لە هەر کوێیەکن بەو هیواییکە لە شڵاق بن تەندروست بن جەژنێکی خۆشتان بەڕێکرد بێت بۆ هیواییکە تەندروست بووبێتن لەم جەژنەیە و تەندروستێکی باشتان هەبوو چکە ئەزانین ئەم ڕۆژانە پەتایەکی دیکە هەیە بەناوی پەتای خوێنبەربوو کەویش لە ئاژەڵانەوە توشمانە بێت جا ناخۆشەکەی لەوەیە کە لە ئاژەڵەکەی شتێک دەرناکەوێت نیشانەیەکی نییە بەڵام مرۆڤەکان کاتێک گۆشتی ئەو ئاژەڵە ئەخۆن تووشە بن جا بۆ هیوایی کە ئەوانەی کە قوربانیان کردووە قوربانیەکانیان لە شوێنێک کرد بێت کە ڕێکارە تەندروستەکانی تێدا جێبەجێ کرا بێت و ئاژەڵەکانیشیان لە کوشتارگەکان سەربڕی بێت دەی بۆ هیوایی کە جەژنێکی خۆش بوو بێت و دیدارێکتان نوێ کرد بێتەوە لەگەڵ خزم و کەسوکاران ئەوە دیسانەوە ئێمەش هاتینەوە دیدارێکی دیکە نوێ بکەینەوە لەگەڵ ئێوە پرۆگرامی بەیانی 24 لەمەوەدا لەگەڵتان بەردەوام بێت بۆیە با پێکەوە بچینە ناو بابەتەکانی پرۆگرام بزانین ئەمڕۆ چیمان هەیە. ئەوەی کە لە جەژنانە زۆر سەرنجی دەخرێتە سەر سەردانەکانە چ لە ناو خودی شارەکانە بێت چ ئەوەی کە لە شوێنێکی دیکەەوە خەڵک سەردانی شارەکان بکات و ڕێژەی گەشتیاری زۆر ئاستێکی بەرز بەخۆیەوە ببینێت جا تەنیا لە ڕۆژێکدا نزیکەی 16,000 گەشتیار لە خوار و ناوڕاستی عێراق لە بازگەکانی هەولێر هاتوونەتە هەرێمی کوردستان و سەردانی ناوچە گەشتیاریەکانیان کردووە لە سنووری هەولێر کە 1250 بن کە و شوێنی گەشتیاری هەیە لە یەک شەویشدا توانای مانەوەی 45,000 گەشتیاریان هەیە گەشتیاران لە ئارامی کەش و هەوایەکی خۆش کەش و هەوایەکی سروشتی کە هی کوردستانە و هەمووان سەرسامن پێی لەوێ بوونە بەڵام نیگەرانە لە نەبوونی خزمەتگوزاری پێویست لە ناوچە گەشتیارێک نەتەوە و پێکهاتەکان لە ژێر چەتری ناوچە گەشتیاریەکانی هەرێمی کوردستان کۆبوونەتەوە دیمەنە قەرەباڵغەکانی ڕۆژانی جەژن بەرەو پێشچوونی هەرێمی کوردستان نیشاندات لە ڕووی گەشت و گوزارەوە شوێنە گەشتیاریەکان بوونەتە باوەشێک و ئاسوودەیی و دڵخۆشیان بە گەشتیاران بەخشیوە بە جۆرێک لە بۆنە تایبەتەکاندا ڕوو لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان دەکەن. الحقيقة هناك مناطق سياحية شوێنە گەشتیارەکان بەڕاستی خۆشن دیزاینیان سروشتێکی جوانە کەش و هەوا لێرە زۆر باشترە و پلەکانی گەرمان نزمە بە بەراورد بۆ شوێنانەی خۆمان شوێنەکان پاکن کارمەندەکانی ئێرە زوو دێن دەڵێن چیتان پێویستە هۆیەکانی گواستنەوە ئاسانکاریان کردووە لە هەموو گرنگتر ئەمن و ئاسایش زۆرە لێرە والسائحين القادمين إلى هذه الأماكن. لەگەڵ فراوانکردن و گۆڕینی دیزاینی شوێنەکان و بەرەو پێشچوون لە پێشوازی گەشتیاران ڕێژەی هاتنی گەشتیارانی بە جۆرێک بەرز کردوتەوە کە لە ڕۆژێکدا نزیکەی 16,000 گەشتیار تەنها لە سنووری هەولێر دێنە هەرێمی کوردستان ئەمەش ژێرخانی ئابووری و سەرچاوەی داهات لە کەرتی گەشت و گوزاردا زیاد دەکات. دیزایانی کەپرەکانە گۆڕین لەوەی گەشتیار زیاتر ڕووی تێ بکە سیمای ساڵی پێشتری پێوە دیار نەبی و ئەو گەشتیارش کە ڕوو لێرەیە کە زیاتر ئیستیفادەی لۆمەیە و لۆ بازارە و لۆ ئەو مارکێتانێکە لەو گەشتیاریانە هەیە بۆ خاوەن تەکسیەکانە بۆ مەتعەمەکانە بۆ ئوتێل و موتێلەکانە کە هەمویان ئیستیفادەی لێ وەرەگرین. لە سنووری پارێزگای هەولێر 1250 بنکە و شوێنی گەشتیاری هەیە و لە یەک شەویشدا توانای مانەوەی 45,000 گەشتیاری هەیە. شوێنە گەشتیاریەکانی هەرێمی کوردستان لە 4 ڕۆژی جەژنی قورباندا پێشوازیان لە ژمارەیەکی زۆری گەشتیار کرد وەک خاوەن چێشتخانە و مۆتەلەکان دەڵێن بوونە سەرچاوەی بەرزبوونەوەی داهاتی و بوژانەوەی ئابووری گەشتیاران دەخوازن خزمەتگوزاریەکان لە ئاز بەرزی ڕێژەی ئەواندا بێت. شەیمە بایس کوردستان 24 تاڤگەی گەلی عەلیبەگ هەولێر. بەڵێ لە جەژناندا دەبینین کە پەیوەندیە کۆمەڵاتیەکان چڕتر ئەبێتەوە لە شوێنێکەوە بۆ شوێنێکی دیکە کولتورەکانی وڵاتان وا ئەکات کە جەژن جیاوازتر بێت لە هەر وڵاتەوە بە شێوەیەک بەڵام ئەوەی کە ئاوەرەکانی کەمپی حەسەن شام نزیکەی 10 ساڵە جەژنی جیاواز و دوور لە زێدی خۆیان دەکەن بەهۆی بێکاری و نەبوونی سەرچاوی بژێوی
پشتیان بە هاوکاری ڕێکخراوە خێرخوازیەکان بەستووە و 2 ساڵیشەکە هەموو هاوکاریەکان وەستاون هۆکارەکانی یا هاوکاریەکانی حکوومەتی هەرێمی و دەستگای خێرخوازی بارزانی و مانگی سووری ئیماراتی نەبێت بۆ خۆیان ئەڵێن لەم جەژنە شتێکی وایە نییە دڵخۆشیان بکات تەنها ئارامی و سەقامگیری هەرێمی کوردستان نەبێت ئەوان دوورن لە هەموو کللتورێکی جەژنانەی خۆیان تەنیا لەبەر منداڵەکانیشان دەڵێن جەژن دەکەین. جەژن بۆ منداڵانی ناو کەمپەکان تەواو جیاوازە. هادی فەیاز لە ناو کەمپی حەسەن شام لەدایک بوون. جەژن بەلای ئەوان تەنها یاریکردنە. هەرچەندە شوێنی یاریکردنیان هەمووی شکاوە و تێک چووە. ئاوەرەکانی کەمپی حەسەن شام نزیکەی 10 ساڵە جەژنێکی جیاواز و دوور لە زێدی خۆیان دەکەن. ئەوان لە جەژنێکدان کە ڕوبەڕووی نەبوونی ئامێرەکانی فێنکەرە و کەمی خۆراک و ئاو کارەبابوونەتەوە. وەکو خۆیان دەڵێن لەم جەژنەدا شتێکی وایان نییە دڵخۆشیان بکات تەنها ئارامی و سەقامگیری هەرێمی کوردستان نەبێت. العيد يعني هذا ما الحمد لله. جەژن جەژنە و جیاوازیەکی وای نییە شکور بۆ خوا جارێ ژین بەڵام ژیانێکی پڕ زەحمەتی هیچ کەس هاوکاریمان ناکات چیلۆیەک گۆشتمان نەبووە بۆ ئەم جەژنە تەنها دەستگای بارزانی هاوکاری بۆ هێناوین و ئەوە حکوومەتی عێراق زۆر دەمێت کە ئێمەیان لەبیر کردووە. جەژن و خۆشی لای ئاوارەکانەوەیە کەسێک هاوکاریان بکات بەڵام 2 ساڵە هەموو هاوکارێکیان وەستاوە جگە لە هاوکاریەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و دەستگای خێرخوازی بارزانی و مانگی سووری ئیماراتی. عەبدوڵڵا ئاوارەیەکی ترە و 5 ساڵە لەناو کەم دەژیت. ئەو دەڵێت نە لە ناو کەم دەتوانین وەکو مرۆڤێکی یاسایی بژین نەدەتوانین بچینەوە ناوچەکانی خۆمان. ترجع العالم عادي بس شغلة يعني 4 ساڵ ئێمە لەن کەمپا 5 مانگ جارێک هاوکاری وەردەگرین حکوومەتی هەرێم ئێمە ئەژینێت ڕاستە ناو کەمپ ناخۆشە بەڵام مەجبورین لەبەر ئەوەی ناتوانین بگەڕێنەوە شوێنی خۆمان. مجرد يعني عندي يعني موظف هنا وباقي هنا. 7,000 ئاوارە لە کەمپی حەسەن شام نیشتەجێن زیاتر لە 1000 ئاواری گەڕاوەش هەن کە دوو باراتونەتەوە کەمپ. ئەمە جگەلەوەی لە چوارچەوەی 35 کەمدا زیاتر لە 700,000 ئاوارە لە هەرێمی کوردستان نیشتەجێن و خزمەت گوزاریە سەرەتایەکانیان لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بۆ دابین دەکرێت. ڕەنگە بۆ منداڵانی یاسایی لە ناو شارەکاندا جەژن ڕۆژێکی تایبەت بێ بەڵام بۆ منداڵانی ئاوارە لەوانەیە و تایبەتمەندی لەدەستدا بێت لە کاتێکدا منداڵانە بەشێکیان لە ناو کەمپەکان لەدایک بوون و بەشێکیشیان زیاتر لە 6 ساڵە لە ناو کەمپدا جەژن دەکەن. ڕێنا ساعالی کوردستان 24 کەمپی حەسەن شام. تەواوی ئەو گۆڕەپانانەی کە ئاژەڵی تیا ئەفرۆشرێت لە ڕۆژانی جەژن بۆ گەنیان کردو چونکە زۆرێک ئەوانی کە ئاژەڵیان کڕیوە هەر لەوێ قەسابەکە بۆی سەربڕیون گۆشتەکەی لە توپەت کردووە و گۆشتەکەی بردوێتەوە. جا پزیشکان کە ئەڵێن ئەم جۆرە سەربڕینانە لە شەقامەکان هۆکارن بۆ بڵاوبوونەوەی نەخۆشی و هەروەها پیسبوونی ژیگەشت. قەسابەکان باس لەوە شەکەن کە چارمان ناچارە چونکە سەربڕخانەکان یاخود کوشتارگەکان توورە لە شارەوە و بە ئاساری پێی ناگەین. هەموو کەس ڕۆژانە ماڵەکەی پاک دەکاتەوە تا کەسێک یان میوانێکی ئازیز سەردانی ماڵەکەیانی کرد هەست بە بۆنی خۆش بکات و دیمەنی جوانی نێو ماڵەکەیان ببینێت. کەچی هەندێکیان لەو دیوی دەرگای حەوشەی ماڵەکەیانەوە بەبێ گوێدانە پیسکردنی ژینگە و بڵاوکردنەوە بۆنی ناخۆش و ڕەچاونەکردنی ڕێنمایە تەندروستیەکان قوربانی دەکەن. هەندێک لەوانەی قوربانی دەکەن هەر لەو شوێنەی کە ئاژەڵەکەیان کڕی قەسابەکان بۆیان سەر دەبڕن و لە توپەتی دەکەن. تەواوی ئەو شوێنانەی کە کراون بە گۆڕەپانی قوربانیکردن بەهۆی فڕێدانی پاشەڕۆکانەوە بۆ گەنیان کردووە. قەساب و فرۆشیارانی ئاژەڵانیش باستەوە دەکەن کە چاریان ناچارە چونکە سەربڕخانە لە سلێمانیە دوورە و ناتوانن بە ئاسانی پێی بکەن. فەقیر فقرانی کوێ کاتە قەرەگۆڵ بۆ حیوانێک و بگەڕێتەوە کاکەیان هیوا سیاری بێنێک قەمەرێکی بێ لە کوێ پیکابێک بە 50,000 نایەتەوەی بووی. ئەگەر بێ هاوکاری بکات دوو حاوێدانەیە سێ حاوێدانەیە ئەو کەسەی کە خەریکی
ئێم چیمەتەوە شۆرێ لێرە قولاپەکانی هەیە جوان پاکیەکە تۆی خاتە ناوی و ناڵێ ئەم سیمان ناشرینەی هەبێ هێزەمنیەکان لە هەر 4 ڕۆژەکەی جەژن بەردەوام لە هەوڵی ڕێگریکردن بوون بەڵام پێیان کۆنتترۆل نەکرا. پاشەڕۆی قوربانەکان هێندە زۆرن ڕەنگە تا مانگێکی دیکە بۆنوبەرامی ناخۆشیان بمێنێتەوە و نەخۆشی بڵاو بکەنەوە. پزیشکانیش دەڵێن پێویستە مەیدانی ئاژەڵ نزیکی کوشتارگە بکرێتەوە تا ئەم دیاردەیە بنەبڕ بکرێت. کاریگەریەکانی دەست بەجێ ئێستا کۆمەڵێک نەخۆشی بڵاو کاتەوە لە ڕێگەی و مێشوو مەگەزای لەو لە گەرمی کە ئێستا بوونی هەیە چلە کە هێڵی مەترسیە هاوکات لەگەڵ ئەمەیشا گازێک هەر لەم بەهۆی کاریگەری ئەم میکرۆبانەوە گازێک دروستەکات ئەم پاشەڕۆی ئاژەڵانە لە عملیەکە کە پێوترێت یا لە پرۆسەیەکە کە پێوترێت ترشاندن یاخود فێرمنتیشن. بە گوێرەی ئامارەکان جگە لەو قوربانی لەسەر شەقامەکان کرا 43 تۆن گۆشتی ئاژەڵان لە سەربڕخانەوە ڕادستی ئەو کەسانە کراون کە قوربانیان کردووە. هەروە 2 تۆن و نیو گۆشتی ئاژەڵەکان کە دوای پشکنین دەرکەوتووە نەخۆشن لە ناوبراون. دیار جەمال کوردستان 24 سلێمانی. بابێنە سەر بابەتێکی تەندروستی زۆربەی زۆری ئێمە ئاشناین بە ڤیتامین دی ناویمان بیستوە بە تایبەتی لە دوای ئەوەی کە ڤایرۆسی کۆڕۆنا بڵاو بووە بە بەردەوامانوت ڤیتامین دی بەکاربێن ڤیتامین دی بەکاربێن. جا بابزانین ڤیتامین دی چییە بەچی ناسراوە لەکوێ هەیە وە سوودی چییە سەبارەت بەمە میوانیشمانەوێ بەڵام پێش ئەوە زانیاریکی کورتان سەبارەت بە ڤیتامین دی پێ ئەدەم دواتر باسیەوەکەین کێ بۆی هەیە ڤیتامین دی بەکاربێنێت چ تەمەنێک ئەتوانێت بەکاربێنێت بۆ چ نەخۆشیەک باشە ڤیتامین دی لە سەر چاوەیەکەوە توانین دەستمان بکەوێت. ڤیتامین دی ناسراوە بە ڤایتامین هەتاو دەتوانرێت لە تیشکی خۆرەوە یان بەکارهێنانی خۆراک یان بەهێزکەر بەرهەم بهێنرێت. ڤیتامین دی گرنگە بۆ کالیسیۆم و مژینی فسفۆر و هەروەها هێشتنەوەی تەندروستی ئێسک و ددان و ڕێگری ئەکات لە توشبوون بە نەخۆشیە درێژخانەکانی وەکو شێرپەنجە و شەکرەی جۆری یەک و هەروەها ڕقبوونی شانەکانی لەش. ئەمە باسێکی کورتبوو. جا گرنگترین سوودە تەندروستەکانی ڤیتامین دی بابزانین چی؟ یەکەم ڤیتامین دی بۆ تەندروستی ئێسک ڕۆڵێکی گرنگی هەیە لە بەکارهێنان و سوود وەرگرتن لە کانزای کالیسیۆم بۆ جەستە و هێشتنەوەی ئاسنی فۆسفۆر لە خوێندا. کەمی ئەو جۆرە ڤیتامینە لە مناڵدا دەبێتە هۆی دروستبوونی نەخۆشی ئەسکە نەرمە کە نەخۆشەکە تووشی ئێسکە بێت ئەبێتە هۆی چەمانەوەی ئێسک و لاوازی و نەرمبوونی ئێسک. جا ئەوە دواتر لەگەڵ پسپۆڕی تایبەت پرسیاری لێکیم بزانین ئەمە ئایا لە مناڵ لە دوای لەدایک بوون دروستە بێت ئەگەر دایکی دووگیان ڤیتامین دی کەم بێت کاریگەریە کاتە سەر مناڵەکە یاخود هاوکات ئەبێتە هۆی کەمبوونی پچەوی ئێسک کە پێی ئەوترێت ئۆستامالاسیا کە دەبێتە هۆی کەمهێزی ئێسکی بڕبڕەی پشت و ئێسکی ڕان و ئێسکی بازوو. یەکێکی دیکە لە گرنگیەکانی ئەوەیەکە مەترسی هەڵامەت کەمەکاتەوە. ئەو منداڵانی کە ڕێژەی ڤیتامین دی لە جەستەیاندا تەواوە و کەم نییە ئەوە لە ماوەی 4 مانگی زستان زۆر کەمتر تووشی نەخۆشیە ڤایرۆسیەکانی وەکو هەڵامەتە بن. و گرنگیەکی دیکەشی ئەوەیەکە سکپڕی دروست ئەو ڤیتامینە کەمبوونی لە جەستەی ئافرەتی دووگیان ئەبێتە هۆی توشبوون بە چەند گرفتێکی تەندروستی لە ماوەی دووگیانی ئافرەتەکە. دواتر بە دیتێڵە چینە ناو بابەتەکە. مەترسی بۆ سەر ژیانی کۆرپەکەش ئابزانین چۆن ئەبێت مەترسی دەرکەوتنی نەخۆشی پریکلامیسیا و کەمپچەوی ئێسک چەند حاڵەتێکی تر کە کار لە کۆرپەلەکە ئەکات. هەروەها نەخۆشی شەکرە سکپڕی و باکتریای ڤاگینۆس کە تووشی ئافرەتانی دووگیان ئەبن. بۆی کە بزانین لە چه مانگێک ئافرەتان ئەزانن کە تووشی ئەو نەخۆشیە بوون ئەمانش هەمووی پرسیارەکەین. چوارەم دژی نەخۆشی شێرپەنجەیە. ڤیتامین دی یەک جار گرنگە بۆ گەشەکردنی خانە پەیوەندی ئەو خانانێکی پەیوەندیان هەیە لە نێوان یاخود پەیوەندی خانەکان ڕێگەخەنەوە. ئەمانە سوودەکان و گرنگیەکانی بوون بە شێوەیەکی ئەتوانین بڵێین کورت و پوخت، بەڵام ئەمانوێ زیاتر قسەی لەسەر بکەین بۆیە دەبێت لەگەڵ پسپۆڕی تایبەت گفتوگۆ بکەین. ئەویش دکتۆر فەرهاد مستەفا ئەتروشی دکتۆرا لە ئۆرتۆپەدی زانستی پزیشکی ئێسقان و ماسوولکەکان ئەم بەیانیە لەگەڵمانە. دکتۆر بەخێر بەیانی باش. دکتۆر ئەوەی کە باسمان کرد پوختەیەک بوو
سەبارەت بە ڤیتامین دی زۆر جارە بیستین ڤیتامین دی جا هەر لە خۆمان ناتوانین ڤیتامین دی بەکاربهێنین هەر کەسێکی ئاسایی یاخود ئەبێت سەردانی پزیشکی پسپۆڕ بکەین تا یەکێک لەو کێشانەمان نەبوو ئەو کاتە ڤیتامین دی بەکاربێنین. بیانی باش کوردستان بیانی باش خاتون بحث ویتامین دی نه مثلا که کوردستانیه لامریکا 140 ویتامین دی رژه کمه لأوروپا 150 و دنیای جهان 150 رژه ویتامین دی کمه باشه باشه و ویتامین دی شب کاربینی بشرتك فرمول خاصی خویه نشی رسم بخوی باشش اول فحص خیم که فحص ویتامین و دوجی لسته دو نوع ویتامین های ویتامین دی 2 های دی 3 لسته تو واسه ویتامین دی 3 دی 3 نه دی 2 هذا پیش فحص خیم که رژه چندو کاربین درسته جای دین سر ویتامین دی 2 بزنین که دواتر اگوره لنا ولا شا بو دی 3 یا خودنا او کات دڵنیایی مان پێ بدە سەبارەت بەوە جا ئێستا بە ئەگەر جەنابەت ئەو وەڵامت دایەوە با پرسیارەوە بکەین کە ڤیتامین دی پەیوەندی بە کام نەخۆشیانەوە هەیە چ جۆرە نەخۆشیەک هەیە کە بە ڤیتامین دی چارەسەرەکرێت یان لە کەمی ڤیتامین دیەوە توشمانە بێت. خاتون اگه بژمێرین حدود 100 نەخۆشیە کێشەکەی ویتامین دیە یا هەکار نەخۆش بیت ویتامین دی کێم بیت ڕێژەیە نەخۆشیەکەی زیاترە سێ بەشی نەخۆشەکان ئەگەر وا بێت لەسەر ویتامین زۆر ئێک دەردی ماسوولکەیە زۆر نەخۆشم هەبوو حتا کیچ و جەهەریشمون لە ئەخیر دەرکە ویتامین دیفشنسی هیچ کێشەی ماسوولکە ئەوە بەس ویتامین دی لەشکیان بوو ئەوە دوو دەردی هێستێک بۆنەکان زۆر تەمەنی 56 ساڵیان پیرەژن دەرن دکتۆر ئەو جوگاکان دەشیت ئەو هێزکەکەی بۆنە نەماسوولکە یعنی هەم دەردی ماسوولکە یەک ئام جنرال بشید دوو هێزکەی بشید ئەوە هۆکاری ویتامین دیە هەروەستا ماندی بوونەکە بەردەوام کار ماندیە فحص خیلی که آسان باش تایروکیشن نیه بس کشیه ویتامین دی فیشنسیه توش ماندی بو بردوام نه روز ماندی روز نه بردوام ماندیه دو مثلا ویتامین دی دهید برگری مقابل لشت که نخوش کیم دیبید یعنی بزرگترین کاتوش آنفولانزا دیبید نخوش اکید دکتر ام بردوام شو آنفولانزا دبم بله عمته اچ سبب سبب ویتامین دی کی دی 3 کی کمه و هر روز نخوش توش ابسوردگیه خمودگیه یا روژک باشه روژک خرابه روژک بکنی روژک واسه تکشید او دانش که استفاده بایپولار اوش ویتامین دی فیشنسی کمه یعنی کاریگری لسر درونیشمان هست زور هنده جار خموکی تکات هنده جار نالم استفاده کیشه که اول بس شک نخوش بس شک هوید زیادت لیت اول دو خوتن دکتر اما شما خواب نه نشون بلمم یا 2 ساعت 3 ساعت خوابم یا مثلا ناو جیگاما لدو 4-5 ساعت لدو نیم ساعت بخوام اوش کیشه که لا خواکیه و هر روز عراق کردن لسر خود آفرتان که بس سر عراق داشت عراق اول کشکی لا ویتامین دیفشنسیه و دوجی مثلا نشتکی مثلا قشحل وریان بخصوص آفرتان زوره بخصوص آفرتان هر روز یکی که منطقه بیت رژنال دارن یک پارچه آنده ما که حل دواره مثلا قش یک مثلا آسنه بس ویتامین دی بده سبب نخوشه که ویتامین کمه ویتامین مثلا حدید کمه فریتنی کمه هر روز ویتامین دی کمه راحت دی بخشن حل زور داره بیت باشه و هر روز دلن که او نخوش که ویتامین دی کم بیت رژه جلط دلی دو جاره زیاتره و هر روز توش ضغط خون دی بیت زور کسانی که ضغط خون برزه اونا که ویتامین دی زور کمه مثلا قلبی بونه نخوش دکتر اما قلب ضعیف نابم بو یکی ده کارگان ویتامین دیفشنسیه که او کم بید بیت او کاری که دارید مثلا که زور گرنگه مسئله هیزروبیره کارا تمام 80 ساله یا توش آلزایمر بوی شتا لبیت کرد نازل مالا کیره لسندر اما کیمه کارا که داده تو کی نخوش خون ببر تقریبا 2 هفته عملیات بکرد کارا گفت تو کی حوزش کابو توش آلزایمر یعنی یکی از کارگان ویتامین دی دیفشنسی بیت آلزایمر باش دکتر کاتا اگر هوکارەکان لە کەمی ڤیتامین دی بن چی بکەین کە ئێمە کەمی ڤیتامین دیمان نەبێت چکات پەنا ببینە بەر خواردنی ڤیتامین دی لە شێوەی هەبوو چارەسەر چکاتیش لە خواردنەکانمان هەیە کە پەنای بۆ بین کە تووشیەوە هۆکارانە ئەوەلان کاویتامین ڤیتامین دی لە بین چاودێری پزیشکی زۆر باشترە بۆ بەحسنەکەی زۆر گرنگە ئەتوشەی ڤیتامین دی بکاربێنی بە فۆرمولەک وزن چەند کیلوە مثلا 7 کیلو 7% دبته 7000 اتو روزانه پیست 7000 واحد یونیت ویتامین دی بکاربونی بس استا آخرین ریگا بو ویتامین دی علاجکی بدلن پالس تراپی
باسترافی چونه اتو هر 2 هفته جاره 50,000 وحده ویتامین دی خوی اوانه چیزی زور گرنگه روزه حتما دی روز تکید انسان روز پیسته او چون لکردستان چون تیشکه کی قوته او روز گله بالعکس میتونه سلطانی دستو آزار او باشید او یک اولش زور او زور بخوی که آت زوخر دی بیته هو کار او که هایدرش جلد باشتره دو لروج اللي يبدا الساعه 9 11 بيعني بكردستان الساعه 9 11 زور باشتره لدوي او الساعه 12 روجكي او لجكي عنده زور دبينا يبدا اثر مع عكس يعني روج اللي بتدي لجلد تشاك نبيد دي بتشي يبقى سلطان بس أصغر بس 1 11 يعني برا روج روش باشا دكتور اويك جرينجا لا ورقرتني فيتامين دي ياخذ بوني رجي بيويستي فيتامين دي لا شيء يلا جستي اما يروف اويك دوزيكي طواوتي اما بزاني چ دوزيكا كبيويست اما لجستمانه همان بيت لپشکنین اگر کردمان ابد دوزکه چند بيت كبزاني دوزيكي اسايا و بيويست ناكاد بري بكري بوا دو بروتوكول هي بروتوكول امريكي هي و اوروبي هي اوروبا كان دلنكايا رجكي دبيد مثلا حدد 150 بيت لسفر نخوم بس امريكا كان دلنكايا رجكي دبيد مثلا سيبت حدا 85 بس تجربه خم لكردستان او نخوشي كي رجي فيتامين دي ل 55 كم تبيت مش مشكله بيت الا 55 زياده بو چون فيتامين دي خاطون فيتامين دي نه فيتامينا استراكشر كي هندسه جستكي بروتين هورمون هر كاتيجوري توش التهابات او درجه ده تخاره بقول عن درجه زوره بري التهابات حتى التهابات دانت هبي درجه ده تخاره كم دبيت الا بردام فيتامين دي كيب كاربيني باشا دكتور اوي كبسبوراتي جنابته اسكو ماسكول كان وبشكي هر الزوري اسك الزور كاريجري اوي هي كباش بيت ببردوام ويكا كالسيوميكي باش بيت اسك بكاربين هيوندي نيوان كالسيوم وفيتامين دي تشيا او تماني كي حتى 86 سال بيت بيسنا كالسيوم بخور بو چون روزانه او كالسيوم ناو خوراكي هي جست بس بيسنا بس 86 سال زياتر وحتى بيست هم كالسيوم فيتامين بي بخورن بايكو چون لو تمنه او خارج ل خوراك دي فيتامين كالسيوم كي رشكي كيما بعد بيست حبكي بخوي كالسيوم فيتامين دي بي ل 86 سال زياتر باشا دكتور هندي فيتامين كان هي كاتيان هي بوني من فيتامين اي او تريل الدواي او كوجبيك خفيف خواردن تخوار لعسرنا بيخوار هندي فيتامين هي بوني من مولتي فيتامين كان بيانيه بيبي خوي فيتامين دي كاتي خواردني كيا لو 24 كاجمري اما بخ يعني روزانه كاري روزانه خومانك فيتامين دي خصوصا فيتامين دي دو جروبان سولوشن لنا او لنا تشاوري فيتامين دي نوع تشاوريه باشتش او لگلنان یا لدوینان بخوی لگلنان یا لدوینان چون تشاوريه چون نوع تشاوريه كان خين بله زورترين يو فيتاميناني كبكارين فيتامين دي تون او دواتر لنا ولش دغوراكاري بسردت ابب دي 3 مرجع هر دي 3 بكار بهنين جوازي دي 3 و دي 2 تشيا اگر دي 2 مان بكار هنا اسايه كدي 3 بكار نهني خويل للشا غوري دي 2 خاتون سورسكي لجياها بعد ديس لحيوانه مثلا تو زلكي هركي بخوي مثلا ما هي سلمون بخوي اونا فيتامين دي كتلش فيتامين دي 3 بعد دي 2 مع شكل جياهيه مثلا خضروات مثلا قلاتكي فاصل من اوانه زياده او چون گیاهینه دیتو لاگره بس دیتره که حتما حیوانی یا روج لبدت باش او بابته که باسم کرد که پیشوی که لگل جنابت گفتو بکن باسی دایکی دوگیان مان کرد باسی کورپل مان کرد اگر دایکی کی دوگیان کمی ویتامین دی هبه کاریگری لسر کورپل ابد اگر نه لچتمنه کوا کله دوای لدایبون مترسی اوه ویتامین دی توشی خاطر پیپر کم خان به تقریبا 4 ساله لکانادا او افراتی او کتی خریج زواج کرد سال کدی خریکه من دال هبید و یک سال پروگرام میدانن یک سال ویتامین دی کلسیوم حتی خارنکی و خارنه خود که بیت حساسیت من دالک دوی سالک یعنی او پروگرام برای سالکه یعنی یک سال در اروپا یا کانادا یک سال بلی او که حملی هبید زواج کرد یه پروگرام میدانن وقتی تو گیامو توش کشن نبید باشه او خواردنی او حبانی فرفل اسید و فولک اسید و امانه لکاتی دوگیانیه پیوندی هیا با زور هیا چون فولک اسید همو دریج باشه اندش نه خوش دید مداله دلی توامنیه لگه افسلکی باش دبید یا مثلا دیکی هی رژه کلسیم میدی که ما دبید بدنه که و دوگیان گیت هم مداله که هم بخوی باشه دکتر اما زوجار فری او بوین اگر شنک من آزاری هی خیره راک آزار شکنک بخو به رابطی پزشک فلان درمان باشه
ڤیتامین دیژ پۆشتۆتە ئەوە توای بڵێ ئەو چارچێوەیەوە لە دوایە کە کۆرۆنا بڵاو بۆ زۆر خەڵک ڤیتامین دی بەکارهێنا تا چەندێک ئێمە ئەتوانین ڤیتامین دی بەکاربێنین سەقفی زەمەنی بۆ بەکارهێنانی ڤیتامین دی چییە لە کێوە من ئەتوان بەکاری بێنم یەک بەشترین فاسخینە فاسخین بکەیت فاسخینەکە دیتریەوە نەدیتوو دوو ئەتوشێ ڕۆژانێ ڤیتامین دی بخۆی ڕۆژانێ وزن چەند کیلوە فیصد بکە مثلا 5 کیلو بتێت 5,000 کام دۆزەی ئەوەی کە دۆزێکی ڕۆژانەیان دۆزەی هەفتانە یا مانگانەکە بەس ئەگەر هات نەخۆش ڤیتامین دی لە خیلەکە کێم بوو دوێ زیاترکەن بەس ئەو 5,000 بەسە شتێکی دیجە معلەس لە کوردستان زۆر لە تەسەموم لە ڤیتامین زۆر دەترسن ئەو نییە ناترسن يعني أتو لكتاب هاريسون طبعا كي بري آخري بس طبعا كي بيستكلم طبعا هاريسون درجة كاكا أتو رجعني 40,000 وحدة فيتامين دي بخود شيء تسمم نامي لا 40,000 زياتر لا 40,000 زياتر بخود كسك نية 40,000 لروجه كاد بخود أو بري هر حفتانية دوزي 50,000 يكا يك حفتة دوزي كتر من هي مانغانية وين شو دوزيكا دائما أو بالس ترابي أو بخود فرمولة كا بخاتون دلنا 8 حدا 2 سال 400 وحده روزانه واحد بخود لا 12 سال دبيت هر دو مانگ جارك 50 وحده بخود لا 12 سال هر مانگ یک وحده 50,000 باشه 50,000 دکتور اگر بونمونه بیرمانچو ئەمڕۆ موعیدی خواردنی دۆزێکە ئەو دۆزی 50,000 بیرە چوو دوو ڕۆژی بەسەرات تێپەڕی گۆڕانکاری لە کاریگەری هیچ مشکلی هەر کاتی لەبێ چوو عینە بخۆت کێش نابێت چەندێک جارێ بیخۆین و بۆستی با بڵێن خولەکەی چەندێک پاستراپی دەڵێت 6 هەفتە 6 هەفتە دخۆی هەفتی 50 وحدە لە 6 هەفتە حەسقینەکە دیکەی دیگەشتی لەگەوێ دیاکەم بوو دووبارەکەن یەدێ دیگەن لە مینتنس دانیم چۆن دەکەن ڕۆژانە 50,000 وحدە ڕۆژانە زۆر باشە هەندێک مناڵ هەیە کە لە دایکە بێت تووشی ئەسکەنەرمە بووە ئەوە چارەسەرکی تەنیا بە ڤیتامین دیە یاخود خستنە بەر ڕۆژ هەندێک جار ئەوترێت ئەو شوشەیە چونکە منداڵەکە ڕاستەخۆ ناخرێتە بەر تیشکی ڕۆژەوە شوشەیەک لە بینە لەبەر پەنجەرەیەک دایانێن لە شوێنە دایانێن تا چەند ئەمە کاریگەری ئایا ڤیتامین دی چارەسەری تەواوە یاخود ئەبێ لەگەڵا تیشکی خۆریشی بەرکەوێت جوابەکەی ئەم بەلێ هەم نە بۆ بەرێ زۆر ناخۆشتانێکی ڤیتامین دی کێمە لە دایکی منداڵ تووشی کێمەوە ڤیتامین دی بیا هەروەستا نەخۆشەکانی کێ دەڵێن ئیستۆمالەشیا ئیستۆمالەشیا بڵێن ئەوە ڕێژەیە فۆسفۆرەخینی کێمە تووشی ئەسکەنەرمە بیا ناباز ڤیتامین دی کێشەکەی دەڵێن هایپۆفۆسفاتێمیا فۆسفاتی لەشی کێمە ئۆکەی بێ هۆکاری ئەسکەنەرمی ئیستۆمالەشیا ناباز ڤیتامین دی ڤیتامین دی سەبەبە هەندێک وادیش سەبەبن لە جارجێ وەرەسیە ئەو کێشەکە لە کۆلاژن هێزگە هەیە باشە ئێمەی گەورەکان با بڵێ تا چەندە گرنگە کە لەبەر ڕۆژ بین وەک باسیشت کرد کاتەکەی لە کاتژمێردەوە بۆ 11 دروستە بەڵام لە هەفتەیەکە چەند جار بچینە بەر ڕۆژ بۆی کە ڤیتامین دی وەرگین ڕۆژانە پێویستەکات یاخود ئەویش وەکو وەرگرتنی دۆزەکە نا هەفتانەیە مانگانەیە ئەوژی خاوتن 3-4 پرۆتۆکۆل هەیە پرۆتۆکۆل ئەمریکیە ئەوروپای هەیە کەنەدیش هەیە دەڵێن ئەوان کاکە ڕۆژانێ 4 ساعت یا زۆر 20 دقیقە مباشر لێ بدات ساعت 9 تا 11 بیانی و هەگەر هاتو شیشە بوو هەندێک وستادەکان دەڵێن شیشە کەک نایێت بەس لە کوردستان تەجربەکە شیشە کەک دێت ئەگەر شیشە بیت 40 دقیقە ئەگەر شیشە بێت 40 دقیقە بە ڕۆژانە بەردەوام دەبیت هەر ڕۆژ باشە سپاس دەکەین دکتۆر فەرهاد مستەفا ئەتروشی پسپۆری دکتۆرا لە ئۆرتۆپەدی زانستی پزیشکی ئێسقان مەحسوورکە لەگەڵمان بووە سپاس لێرە سەر بابەتێک کە باسی تەنیا هەر عێراق نییە هەموو جیهان ئەناڵێنێ بەدەست وشکە ساڵیەوە کەمی ئاوەوە بەڵام عێراق ڕوبەڕی وشکە ساڵەکەی زۆر زیادی کردووە و کەم ئاوی زۆر بووە لە کاتێکدا وڵاتانی دراوسێی وەکو تورکیا وەکو ئێران بەردەوامن لەسەر دروستکردنی بەندا و پرۆژەکانی ئاودێری بۆ گلدانەوەی ئاو ئەمە بۆتە هۆی ئەوەی کە ئاوێکی کەمتر بگاتە عێراق هاوکات تورکیا ڕەتی دەکاتەوە کە بەرپرسیارەتی وشکە ساڵی بگرێتە ئەستۆ و کەمبوونی ڕێژی ئاوی ڕووبارەکانی عێراق لە ئەستۆ بکرێت وڕای ئەگەێنێت کە ئاوێکی زۆر بەفیڕۆ دەدرێت و بە باشی بەکارناهێت جوتیاران لە باشوور و ناوەڕاستی عێراق بەدەست کەمبوونەوەی ئاوی ڕووبارەکانەوە دەناڵێنن دیاردەی کەمی ئاو لە عێراق بەشێکی بەهۆی دروستکردنی بەنداوە لە تورکیا و ئێرانی دراوسێ و بەشێکی دیکەش
بەهۆی زیادەڕۆیی لە بەکارهێنانی ئاوە. بەنداوەکانی تورکیا زیانیان بە زۆنگاوەکانی باشووری عێراق گەیاندووە. بەو هۆیەوە عێراق زیاتر لە 40 ملیار مەتر سێجا ئاوی لەدەستداوە. ئەمەش کاریگەری زۆری لەسەر کشت و کاڵ و زۆنگاوەکانی عێراق بەگشتی و بە تایبەت لە باشوور هەیە. ڕێژەی وشکە ساڵی 50% تێپەڕاندووە. بێگومان ئەگەر ئەم ڕێژەیە تا کۆتایی ساڵ بەردەوام بێت بە دڵنیایەوە وشکە ساڵێکە خراپتر دەبێت. کەمی بارانبارین و نەبوونی ئاوی پێویست لە ڕووبارەکانی فورات و دیجلە عێراقی ڕوبەڕووی وشکە ساڵیەکی مەترسیدار کردووەتەوە. بە جۆرێک خەریکە بەشێک لە زەویە کشتتوکاڵیەکان تێک دەدات و زۆرێک لە جووتیاران و ئاژەڵداران ناچار دەکات ئاژەڵەکانیان بفرۆشن. ئەمڕۆ لە دۆخێکی زۆر سەختداین بە تایبەت بە ئەو کەسانەی لە زۆنگاوەکاندا دەژین چونکە ئاستی سوێری ئاو زیادی کردووە. قوڵایی ئاوەکە لە 2 مەترەوە بۆ 40 سانتیم دابەزیوە. کاتێک ئاوەکە کەم دەبێتەوە ئاستی سوێری ئاو زیاد دەکات. بەمەش گامێشەکان تووشی نەخۆشی کوشندە دەبن. هەروەها ئەگەری لە دەستدانی ماسی و باڵندەکانی شێ. گەورەترین زۆنگاوەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا کە لە عێراقن بەهۆی خراپ بەڕێوەبردنی حکوومەت و پرۆژەکان مەترسی جدیان لەسرە. زۆنگاوەکانی وڵاتە لە ساڵی 2016 وەک میراتی جیهانی یونسکۆ ناسێنران، بەڵام ماوەیەکی زۆرە لە عێراق پشتگوێ خراون. وەرزی گەرما نەک بۆ هاوڵاتیان بەڵکو و کێشەی زۆری بۆ ئۆتۆمبیلیش بە دوای خۆیان. ساڵانە لە هەرێمی کوردستان ئەتوانین بڵێن کە ژمارەیەک ئۆتۆمبیل دەسووتێن. جگە لەوەش ڕێژەیەکی زۆری ئۆتۆمبیل تووشی گرفتی سووتانی فۆیل پۆمپ دەبن. بە تایبەت لەم چەند ڕۆژەیەکە قەرباڵغی شەقامەکان و گەرمایەکی زۆری شەبوو دەمانبینی ڕێژەیەکی زۆری ئۆتۆمبیل لە قەراغ شەقامەکان لە کارەکەوتن. ئەنجا ڕەنگە ئەوەش چەند پەیوەندیەکی بە ئەم بابەتانەوە هەبێت کە ئێستا باسی لێوەکەم بۆ نمونە بە کوالەتی بنزین، ئەوەش پەیوەندی بە هۆکاری دیکەی تەکنیکی یاخود بەشێکی دیکەش بە گەرماوە. بۆیە ئەمانوێت قسەی زیاتر بکەین لەسەر ئەو بابەتە، بۆیە میوانێک لەگەڵمانە تایبەت بەمە پرسیاری لەکەین چونکە وەرزی گەرما هەرجارێت درێژە ئەکێشێت و بۆی کە سەلامەت بین. شاخەوان سەڵاح شارەزای میکانیکی ئۆتۆمبیل بۆی کا بزانین لە کاتی گەرمایەمە چی بکەین، چی پێویستە ئەنجام بدەین. کاک شاخەوان ئەم بەیانێ لەگەڵمانە. بەخێر هاتیت. زۆر سپاس خاتون باسمان کرد کە گەرما نەک هەر ئێمە مرۆڤی بە هەلاک بردوێستا ئۆتۆمبیلەکانیش یان بە بەردەوام لە وەرزی گەرمایە ئەو کێشانە ئەبینی کە ئۆتۆمبیل تووشی ئەوە ئەبێت کە پەکی ئەکەوێت یاخود لە گەرمایەکی زۆر گەڕەگرێت. بابزانین کاریگەری گەرما چییە لەسەر ئۆتۆمبیل و ئێستا کۆمەڵشتی شت هێناوە بابزانین ئەگەر شۆفێرێک بێوێت لە کاتێکا کە پلەی گەرما زۆر بەرزە ئۆتۆمبیل لێ بخڕێت ئەبێت چی بکات؟ شتانش چین دوایە بۆمان باسکە. بەڵێ بەسەر چاو تەمان پێشەمو شتێک لە وەرزی گەرما شوفێران دەبێت ئاگاداری خۆیان بن ئەو مەوادە پاککەرەوانە یان بۆنی ناوسارێکە خۆش دەکە وەکو مەحەتەر بەی شێوازێک نابێت لە ناو ئۆتۆمۆبیلەکانیان بەجێ بێرن لەبەرەوەی مادەی غازی تدایە کاتێککە گەرمایەکی زۆر لێ دەدا دەبێتە هۆکاری تەقین. تەوان زۆربەی ئەو سپرانەی کە بەکاردێن یاخود ئەو مەحەتەرانەی کە بەکاردێن بۆ ناو ئۆتۆمۆبیل یان پاککەرەوەکان مادەی غازیان تدایە و بە گەرمایەکی زۆر دەتاقی. یعنی دەبێت شوفێر زۆر ئاگاداربی لە هەر کاتێکا کە ئۆتۆمۆبیلەکەی پارک کرد بێگومان دەبێت کەمێک جامەکەی بکاتەوە و ئاگاداری ئەمە بێ. بەڵام هۆکاری سووتانی ئۆتۆمۆبیل بە ڕێژەیەکی وا بەرز لە کوردستان لە کەبینیمان لە مانجی ڕابردوو نزیکی 110 ئۆتۆمۆبیل تۆمار کرا ڕقم قیاسیشکان ینی پێوەرێکی زۆر بوو بەبێ ئەوەی کە پەیوەندیان هەبوو بەعتەر و بۆرخۆشکەرانی ناو ئۆتۆمۆبیلەکان بەبێ ئەوەی پەیوەندی بە هۆکارەکانی زیاتر دەگەڕێتەوە بۆ بنزین کە بەڕاستی بەداخەوە کوالەتی بنزینمان لە کوردستان خراپە. من لێرەوە دەستخۆشی لە سەرۆژ حکوومەتی هەرێم دەکەم چاکسازی لە زۆر شت کرد بەڵام نازانم بۆ نەگەیشتەوە ڕادەی بنزین کە چاکسازێکی تیا بکرێ بنزین و ڕۆن ئەوانە کێشەیەکی زۆرە و بەشێکیش دەگەڕێتەوە بۆ کەمتەر خەمی شوفێر بەڕاستی شوفێر پێویستە لە 6,000 کیلۆمەتر سرویسی سارەکەی بکە بۆی کە ئەو بنزینەی تۆ بەکاردێنی بێگومان تۆزێک خەڵتی هەیە ئەو خەڵتە دەبێتە هۆکاری ئەوەی کە مەسپەکەیدا قەپاتکە. ئێستا من دەتوانم ئەگەر نیشانی بدەم تەبعاً ئەو مەسفەی کە هەیە ئێستا
بێگومان ئەوە مەسفیە فیتبەمەکە لە ناو ئێرکوانەدایە تەوان ئەو فیتبەمە لە ناو ئێرەدایە زۆر جار هەیە ئەو فیتبەمەکە پاڵ بە بنزینەکەەوە دەنێ بۆی بۆ سەر بزوێنەرەکە بڕوە بێگومان ئەوە خەڵت و پیسی دەیگری هەر کاتێک کە خەڵت و پیسیگرت ئەو فیتبەمە زەخت دەکە و گەرمدادێ ئەگەر متابع بکەی ئەو وارە پیشەیە ئەمە لەسەر فیتبەمەکە دێتەوە سەر ئەو قاعدەی فیتبەمە ئەو قاعدەی فیتبەمەش پلاستیکە سیرکەن ئەگەر ئێستا نیشانتان دەم هۆکاری ئەگەر تەمەشا بکەن ئەگەر ئەوەم بۆ وەرگرن زەحمەت نەبی تەمەشاکەن ئەوە چۆن تاوایتەوە بزانن ئەو تاوانەوەیە هۆکاری ئەوەیە کە سارەکەت گەڕ بگریت دەبەرەوەی ئەوە پلاستیکە ئێرکوانە نەفەز دەدا ئەو بنزینێکی کە ئێستا هەشەر لە کوردستان کە من ناڵێم خراپە بەڵام دەرم زۆر خراپە لە من دووبارەی دەکەمەوە ناڵم خراپە بەڵام دەڵێم زۆر خراپە ئەمە هۆکارێکە بۆ سووتانی ئۆتۆمبیل تەبانەوە مادەی ئاو غاز زۆر تدایە و مادەی نەفتای زۆر تدایە مادەی نەفتای مادەیەکە کە بە هیچ شێوازێک نابی گەرمی لێ نزیک بیتەوە هەر کاتێک کە فیتبەمەکە گەرم دادێ بێگومان ئێمە بینیمان کە ئەو قاعدەیە چۆن تاواتەوە تەمانەوە سارد و گەرمە بۆی دێ سارد و گەرم ئەگەر لێکدا دەبێتە شۆرت و دەبێتە هۆکاری ئەوە تەمانە ئەو بنزینەی کە من هۆکارە بۆ ئەوی فعلن ئەمە ئەو مادەیە دەبێتە مادەیەکی خەڵت و پیسی مەسبەکەی دادا قەپات دەکە کە مەسبەکەی قەپات کرد بێگومان چی لێ دێوارەکە گەرم دادێەوە تا ئەگەر لەبەر ساوتانە ئەوە دەبێتە هۆکاری سووتانی ئۆتۆمۆبیلەکە تەمان شوفێریش ئەمە لە ژێر کوشینەکەی یاخود لە نێو تانچەکەی شوفێر نایبینی کاتێک بەخۆ کاتێک تەمەشا دەکاتن ئاگری گرتۆ سارەکە کە هەر سارەکیشانێکی نییە پێشەوە هیچ یەکێک لەو گڵۆمانەی کە لە بەردەماوە هیچ هەڵنابێت هیچ ئاماژێک نییە نەخێر هەتاوەکو گەڕی دەگری ئەو کاتە بەخەبەردەی جاوە شتێکی دیکەش هەیە زۆر جار هەیە من دەبینم کە سارە گەڕی گرتووە بەداخەوە کە من زۆرم پێ ناخۆشە کە گەڕی دەگری سەیرەکەی حریقەی پێەوە عریقا هەر خۆی دەموچای پێ پاک ناکە ینی نازانم چۆن ئەوەندە عریقە تۆ بسکۆلەیە دوایەوە ئەگە حرقی گەورەش بەکاربینی تۆ ناکوشێتەوە لە بەرەوەی ئەو بنزینە مادەی غازی زۆرە ینی پێویستە وەڵا دەبێت چاوەڕێ ڕەحمی خوای بکە و یانەوە تا ئەگەر ئاگر کوژەرنەوە تا زوو بدگاتێ ئەگەر نا بنزین ئەگەر بێت و ئاویشی پێداکەی ئاگرەکە هەر گەورەتر دەبی یانیەوە ئەوکان ێسام زۆر زار هەیە بینی مەسارە ئاگرێکی ئاوی پێدا دەکەن دەمانەوە هەر خەتەرە زیاتر ئاگرەکە گەورە دەبێتن پێویستە بەڕاستی چارەسەرێکی ئەوەز بکەن لەبەرەوەی من تا سیارەکەم کڕیوە ڕەنجەشی زۆرم داوە ماندووبوونێکی زۆرم ئادی بەڕاستی ینی ئەو خەڵکەش وە بە ئاسانی پایی نەکردووە ینی پێویستە چارەسەرێکی ئەو بەنزینە بکەین زۆر باشتر ئەمە یەک لە هۆکارەکانی سوستان و ئەگەر سارەکەش دووربی خوای سارەکەش نووسێ هۆکارێکی دیکە هەیە ئەو تاخم نۆزڵە کە دەبینی تەوان ئێستا شوفێران بەس ئەگەر سەردانێکی ناوچەی پیشەسازی بکەیت ینی باوەڕکە ئەوەندە قەرەبارق بووە دەبێت سڕی بۆ بگری لای میکای برامیکانەکان لای فیتەرەکان تەوان ئەو تاخم نۆزنە بە نمونە هێناومەتەوە ئیساری ئەمریکیە پێی دەڵێن GDI هۆکاری تێکچوونی ئەو تاخم نۆزنش ئەوش ئیلا بنزینە ئەو بنزینەی کە تێدەکەی لەبەرەوەی ئەو مادانەی کە تێدایە یەکسەر تاخم نۆزنەکەی تێک دەدە تاخم نۆزنی GDI بە $200 ئێستا دەستیش ناکەوێت زاری وایە پێویستمە بە تاخم نۆزنەکێ بەخوانسکەی 20 دوکانی دەکەین تا دەستمان دەکەێت بە $200 شوفێری بەڕێز $200 تاخم نۆزنەکەی $100 لە تاخم مەسفی نۆزن سرف کرد و ئیتر ئەوە چی بۆ ماوە یعنی ئەمە هەوڵمانداوە جیرپانی شوفێرانمە هەڵتەکاندوە بەداخۆی پێویستە چارەسەرش بکەن شێمە هەموو براینە هەموو کوردین لەو خاکەی دەژینی جیاوازمان نییە پێویستە ئاگادار یەکتر بینەوە چارەسەرشی ئەو بنزینەی بکەین من بە نمونە بۆ دێمەوە ساڵی پار دەرەجەی گەرمی وەکو گەرما 44 پلە بوو بە هەمان شێوەی ئەم ساڵ 44 پلە بوو بەڵام بەو ڕێژە زۆرە ئۆتۆمۆبیل گەڕی نەگرت بەڵام ئەم ساڵ تەمەشا دەکەن یعنی ڕێژەیەکی زۆر ئۆتۆمۆبیل ئاگری گرتووە واتە بگەڕێنەوە سەر سەرەکی ترین هۆکاری بنزینەکە لەم ساڵدا بنزینەکە باشە ئەگەر هۆکاری سەرەکی بنزینەکەی ڕەنگە تێکردنی بنزینیش لە کاتێکا کە پلەی گەرما زۆر بەرزە دیسانەوە کاریگەری هەبێت ئایشتی وا هەیە؟ فعلەن ئەو بنزینێک کە تێی دەکەی یەکەم شت تۆ لە هەر بنزخانەیەک تێی دەکەی نایبینی لەبەرەوەی پمپەکەی دای دەنێت و نازانێت چی دێتە ناو تانچەکەمە ئەمە هۆکارەکەی زۆرە و زۆر زارش هەیە دەڵێ بنزینی پڕمەکە تەبعاً ئەمە هەڵەیە تۆ بنزینی ئەگەر پڕشکەی شەریکە حیسابی ئەوەی کردووە باڵ بەچی داناوە ئەو مادەی کە لەناو بنزینەکەی واتە غازەکە
دووبارە بەواستەی ئەو باڵبەی کە لە ئۆتۆمۆبیلەکە بەسراوە دووبارە سوودی لێ دەبین دەڕاتەوە سەر بزوونەر بە هەمان شێوە سوود دەبین بەڵام ئێستا ڕێژەی غازەکەی ئەوەندە زۆرە ئەو باڵبە پێڕناگە بزوونەرەکەش پێڕناگە بیستنی وا بزانم لە سوۆسیال میدیا هەمووان بینیمانە کاتێک کە قەپاقی بنزینی دەکەینەوە لەم ساڵدا قەپاقی بنزینی دەکەینەوە سەیرەکەین بنزین 1 متر فرەداتە دەرەوە دەکورێ بنزینەکە دەکورێ ئەمە خۆی ناکورێ بەڵام غازێکی زۆری تدای ئەو غازە وای لێ دەکاتن بنزینەکەی هەڵداتە دەرەوە ینی هۆکاری سەرەکی سووتانی ئۆتۆمۆبیلەکان لەم ساڵدا بنزینە هۆکاری دیکەش هەیە ینی هۆکاری دیکەش هەیە بەڵام ئێستا ڕێژەیەکی زۆر باس ئەوەی کە زۆر گرنگە ئێستا ئەوەیە بنزینەکەی باشە خەڵکێکی دیکەی ئەچیت ئۆتۆمبیلەکەی کا بە ئۆتۆمبیلێکی غازی ئەمە تا چەند گونجاوە باشە کاریگەری هەیە مەترسی گڕگرتنی نییە لە ڕووی تێچووەوە چۆنە بەڵێ من وەکەوەی کە ئەزمموی 25 ساڵ میکانی چیم هەیە شارزایش تەوام هەیە لە میکانی من خەت لەگەڵ ئەوەی نیمە ئۆتۆمۆبیلەکان بکرێتە غاز لەبەرەوەی من بینیومە بە چاوی خۆم کاتێک کە غازی تێدەکەن ئەگەر شوفێران متابعە بکەن لە یوتوب لێ بدەن لە یوتوب تەمەشاکەن کاتێک کە غاز دەکەیت سەرەکەی ڕێژەی زۆر غاز دەکەیت بە زۆرێک دەتاقیتەوە ساری دەکا بە دوو کەرت و بە چاوی خۆم مەترسی زیاترە غاز ئەگەر غاز لە ئەسڵا باش بە شەریکە ئیتر حسابێکی بۆ دەکرد سارەکانی دەکردە غاز ژینگەشی پاکتر دەکردەوە و مەصرفی غازەکەش سوکترە بەڵام بۆ شەریکەی سارەی خۆی نێکردەوە غاز بە دەگمەن هەیە کرابێتە غازیانی ئەوش ئەوە تەڵەبیاتە بۆ خۆیان داوایان کردووە ئەجینا من وەکو بواری مکانێک من ڕێی خۆمە تەمانەوە هیچ کات لەگەڵەوەی نیمە و بینیومە کاتێک کە عادسە دەکاتن لە پشتەوە بتڵێکی غاز دەبەسێ بینیومە کاتێک کە عادسە دەکە بتڵەکە دەتەقی بێگومان هەشتان بنزینەکە کە گڕی دەگری لەسەر تانچەکە شوفێرەکە مەزالێکەوەی هەیە خۆی نەزادە بەڵام ئەگەر غازەکە بتەقی بەخوا وەک ئەوەی وایە هەر سارەکەت کرد پارچە دەکە ڕەنگە سیارەی پێشتر و پاشتر من بینیومە ئەوشتم بینیوە زۆریش بە دوواداچوونم بۆ کردووە وەکو ڕێی خۆم لەگەڵ ئەوەی نیمە سارە بکرێتە غاز باشە بەکارهێنانی ئۆکتانەکەنە سیارە بۆی کە بنزینەکە پاکاتەوە تا چەند کاریگەریە ڕێگێکی زانستیە چەند جۆری خۆ ئێستا بزانە تەمەشاکە خۆ تو ئەگەر نەخۆش بی و هەر بە عەبوو دەرمان بیبیتە سەرەوە ژیان نێتی دابێ من کە بنزینەکەم خراپ بوو من ئێستا بۆ خۆم لە وڵاتی ئەڵمانیا ئۆکتانم هینا بە 180 کاریگەری لەسەر بنزینەکە بوو بەڵام خۆ ناکرێ ئێمە هەر بنزینمان تێکرد و ئۆکتانێکی شتێکن بنزینی تێکن ئۆکتانێکی شتێکن ئەمە چارەسەر نییە یعنی ئەتوکوالەتی بنزینەکەی باشکە هیچ پێویستمان بە ئۆکتانی نییە بە ئۆکتان نابێت باشە یەکێکی دیکە لەو شتانی کە شۆفێران ئەیگرنە بەرچاو زیاتر ئەوەیەکەن خستنی سیارێ لە ژێر سەقیفە و لە شوێنێکە کە سێبەر بێت و تا چەندەوەش کاریگەری سێبەر بێت شوێنێکە سێبەر بێت سەقیفەیەک ئەیخێریەوە شوفێران دەبێت ڕساوی ئەو خاڵەش بکەن لە وەرزی گەرمادا هیچ کاتێک چادری ڕەش بەکارنێنێن چادری ڕەش لەسەر سیارەکانتان دامنێن و ئەو بتڵانەی کە مادەی غازی تێدای بە هیچ شێوازێک لە ناو ئۆتۆمۆبیلەکانتان بەجێمێرن و هەوڵ بدەن سیارەکانیان پارکن لە شوێنانەی کە سێبەرە ئەگەر بێت و ئەمە ئەوەندە تسمان لە گەرمای هەبی ئەی ئەوانەی لە بەسڕان چ دەکەن ینی پلەی گەرمی دەگاتە 50 پلە من بۆ خۆم لە شارێکی دیکە لە بەندەریمان ژیایمە 50 پلە تێی پڕداوە یعنی ئەگەر وابێ کەس ناتوانێت سار بەکاربین بەڵام هۆکارێکی سەرەکی نیە بۆ گەڕگرتن هۆکارەکەیەوە باسمان کرد بەڵام باشتر وایە تو ئاگات ئۆتۆمۆبیلەکەت دەتوانێت ئەگەر هەر کاتێک پارچیکەی لە شوێنێکی سێبەر پارچەکەی یاخود ئەوە تا چادرێکی پێدا بدەی و چادرەکە ڕەش نەبێ و وەکو باسم کرد ئەو بتڵانەی کە مادەی پاکەرەوەن یان بۆنیان خۆشە هیچ کات ئەوە لە ناو سارەکە نەبێ باش شاخەوان سەڵاح شارەزای میکانیکی ئۆتۆمبیل ئەمبانی لەگەڵ مامبووی باسی مەترسیەکانی گرگرتنی ئۆتۆمبیلت کرد هۆکارەکەی سەرەکیەکەیشی بۆ بنزینە بێکوالیتیە خراپەکە گەڕایەوەکە ئێستا هاوڵاتیان ئەکەنە سارەکانە بۆ هیوایی کە هاوڵاتیان سەلامەت بن و بە زووترین کات چارەسەری کێشەی خراپی یاخود نزمی کوالیتی بنزینەکەش بکرێت سپاس دەکەین زۆر سپاس بۆ ئێوە زۆر سپاس ژمارەیەک سەرمایداری پارێزگای ورمەیە دەستیان بە پرۆژەیەکی گەورەی کشت و کاڵ کردووە ئەوان لە ناوچەی سۆمای برادۆست ئەیانەوێت بەرهەمەکانی خۆیان و هی خەڵکی ناوچەکەش وەربگرنەوە لە چەندین کارگەدا بەکاریان هێناوە و دواتر بە بازاڕیان بکەن پرۆژەکە بۆ یەکەم جار لە ڕۆژهەڵاتی کوردستان جێبەجێ دەکرێت و دەیەوێت هەلی کار بۆ 5,000 کەسیش بخسێت
دەستپێکی پرۆژەیەکی گەورەیە لە ناوچەی سۆمای برادۆستی پارێزگای ورمێ. تەواوبوونی پرۆژەکە خەونێکی گەورەی ئەو ناوچەیە بەدی دەهێنێت. چونکە بڕیار وایە جگە لەوەی بەرهەمی جووتیاران وەربگرێت هاوکات دەرفەتی کاریش بۆ لانی کەم 5,000 کەس بڕەخسێنێت. ئێستا ژمارەیەک سەرمایەداری کوردی ورمێ لە ژێر ناوی پرۆژەی ڕاژانی برادۆست دەستیان پێ کردووە. دەنا هەمی بەررەسیکردنە شرایطی ئەقلیمی بەررەسیکردنە ئیستیلام لە سازمان هەواشناسی جاوالکشەوازی کردی هەمیان پروژه اولیه 40 میلیون دلار 72 هکتاری ما برآورد بیه 40 میلیون به دلار چون که سرمایه خارجی دید احتمالاً حدود شاید مثلا 200 میلیارد تومان سرمایه داخلی بیتن جمع حدود 40 میلیون ولی سرجمعی اگر برین فاز اول یعنی زنجیره گیاهنداری زنجیره باغات و زنجیره گلخانه اگر خلاص بید حدود شاید 300 میلیون دلار سرمایه بخواسته. پرۆژەکە لانیکەم 500 هەکتار دەبێت. باخی چەندین جۆر میوەی تێدا دروست دەکرێت، کێڵگەیەکی ماسی و دەیان خانووی پلاستێکی گەورەی دیکەشی تێدا دەبێت. هەموو بەرهەمانە لەگەڵ بەرهەمی ساڵانەی خەڵکی ناوچەکە لە 4 کارگەی گەورەی ناو پرۆژەکە بەکاردەهێنرێنەوە و بە بازار دەکرێت. پرۆژەکە لە قۆناغی یەکەمدا 40 میلیۆن دلاری تێدەچێت و هەتا کۆتاییش پێویستی بە 300 میلیۆن دلار هەیە و سەرجەمیشی هیکەرتی تایبەتە. پروژه حوزه امنیت اولا یک منطقه مرزی و محروم ده که نقش اساسی در واقع وضعیت کشاورزی منطقه هم حالت سنتی تقریبا صنعتی. اگر پروژه درست اجرا بشه جماعت یا در واقع مراحل سرمایه گذاری حتی دیگه تولید آشنا و مطمئنا نقش که اساسی تغییر وضعیت کشاورزی داره. دومین نقطه بحث صادراتیه که در نقطه مرزی در واقع فاصله گمانگی مرزهنه حتی نها جماعت ما را به عنوان تهدید بود هم تلاش شد که نه بگن فرصت. پارێزگای ورمێ بە ناوەندی دەیان جۆر میوە و لەسەر و هەموویان سێ و گێلاس ناسراوە. بەڵام ساڵانە زیاتر لە 12,000 تۆن لەو بەرهەمانە بەفیڕۆ دەچێت و بەشێکی دیکەشی هەرزان فرۆش دەکرێت. هۆکاری سەرەکیش نەبوونی کارگە و ساردخانەی پێویستە. ئێستا و سەرمایەدارە کوردانی ورمێ دەیانەوێت جگە لە بە بازارکردنی ئەو بەرهەمانە هاوکات هەلی کاریش بۆ خەڵکی خۆجێی ناوچەکە بڕەخسێنن. بەم شێوە هاتنە کۆتایی فڕۆگرامی ئەمڕۆمان جا من ئاگاشم لێنە بۆ گەڕامەوە لای ئێوە بەو هیوایی کە تەندروست بن سەلامەت بن لە هەر کوێیەکن لەش ساغ و تەندروست بن. هیوادارم کە ئەمڕۆ ڕۆژێکی جوانمان بۆیەوە دروست کردوێت و سەرەتایەکی باش بێ بۆ ئێوە تا بە گەیشتنەوەیکی دیکە لەگەڵ ئێوەیە بەخواتان ئەسپێرم باڵ.